داواکەم لە خوای پەروەردگار بەردەوامتان کار لە کار و پرۆژەی خەیری. گومانی تیان نییە خەیر لە ئیسلامە قیدەمێکی پێشینەی هەیە. ئەبێ بگەڕێنەوە بۆ عەسری مەکە کە داوای ئیسلام لە سەرەتاکانیە کە دێتە ناو خەڵکی مەکە باس لەوە ئەکا فەک و ڕەقەبە، یعنی لە کۆی لە ئازادکردنەوە. ئەگەر بچینەوە سەر ئەوەش ئەوە خۆی ئازادی مرۆڤەکان لە ئیسلامەوە دەستی پێکرد. کڕینی بیلالی حەبەشی، دوایەوە کۆمەڵی زوعەفا و مستەضعەفیتری ناومەکە، دوای ئەوە خوای پەروەردگار ئەمر ئەکا فەک و ڕەقەبە ئەو ئیطعام فی یوم ذی مەسغەبە یەتیمە ذا مەقرەبە ئەو میسکینە ذا مەترەبە. ئەمە کۆمەڵێشتی لە پێشینەیە. لە عەسری مەکیە هیچ ئەگەرێک نەبووە کە خەڵکی هیوا و ئاواتێکی بێ دینەکەشی سەرکەوێ، بەڵام ئیسلام لە سەرەتاوە خەڵکی باان کا بڕۆن کۆیلەکان ئازادکەن، هەتیوە نزیکەکانوانی کە بێ باوک و بێکەسن بە خێویانکەن، ئەوانەی کە هەژار و فەقیرن دەستگیرۆیان بکەن. ئەمە وای کرد کە خەڵکی سەیری ئەکرد ناودارێکی وەکو ئەبوبەکری سەدیق ئەڕوا کەسێکی هەژار و کۆیلە و داماوی وەکو بیلالی حەبەشی ئەکرێ بە جاخێک ئاڵتون. ئەو کاتە خەڵکی عەماری کوڕی یاسر و دەیان سەحابەی تر وەکو سوهەیبی ڕۆمی دێتە پێشەوە ئامادەی گیانی خۆی بەخەتکە. بۆیە لە ئیسلامە قەزەی سەدەقە کەسێک سەدەقە ئەکا ئەزانێ پاداشتەکەی لەکوێوە دێ و ئەزانێ بنچینەی ئیسلام لەسەر چی دروست بووە. قەزەی ئێمە دوو سەرچاوەمان هەیە، قورئان و فەرموودەیە. ئەوەی کە ئەوترێ لەم ڕۆژگارانەیە هەزار قسە سکی یەک فەقیر تێر ناکە، هەزار قسە سفرێ بۆ ماڵە هەژارێ دروست ناکە. ئێمە قورئان و فەرموودە سەرچاوەی ژیانمانە. غەیری ئەوە ئەحکامی عورفیە. ئەوەی کە لە قورئان و فەرموودەیە خوای پەروەردگارە فەرمێ الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية. ماڵەکانیان ئەبەخشن لە شەوە زەنگە و لە دوانزەی نیوەڕۆیە بە ئاشکرا و بەنهێنی. کێ باشە شت بە ئاشکرا ببەخشێ؟ دەوڵەمەندێکی خوا پێداوە کە کاتێک ماڵەکەی بۆ ڕیا ئەبەخشێ هەر وەکو زانایەک و وەکو مجاهیدێک جەهەنمیان پێخۆشەکرێ. کەسێک ئەزانێت تووشی ڕیا ئەبێ خێرەکەی بشارێتەوە ئیبتیغاء لوجه الله. ئەمما دەیان دەستگای خێرخوازی هەیە، دەیان خەڵکی موسڵمان هەیە وەسیتە لە بینی دەوڵەمەند و فەقیرێک. ئەگەر من نمونە وەکو ئێوەش کاری بەخشینتان هەیە، کاتێک کە تۆ ماڵێک ئیعلان ئەکەی ئەڵێ ئەمە بێباوکە و بێنەوایە پێویستمان پێیە خانوویەک و دوکانێکی بۆ دروست بکەین، لە مانگی داهاتوو خەڵکی مراقەبەی تۆکە بزا ئەسەری ئەو ماڵی کە بەخشیوێتی دیارە، ئەمە هیچ نابێتە سوکایەتی بە خەڵک. وەکو چەند ڕۆژی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش پیاوێکی هەتا بڵێ قسەزان و ڕێکوپێک و ئینسان وەکو ئێمە وتی مناڵەکان مەدەمە خەڵک. ئەمە هیچ سوکایەتی نییە. کابراڵێ من ئینهیارم کردووە، زوڵ مستەم گەیشتۆتە ناقڕەم و ناتوانم لەمە زیاتر باری ژیانی ئەم مناڵانە تێکدەم. کەسێکەیە بۆ خوابێ هاوکاریم کە یان مناڵەکانم بەرن. بۆیە ئەلێرەوە ئێمە ناتوانین تەداخلی نیەتی خەڵک بکەین. خەڵک هەیە ينفقون أموالهم بالليل والنهار، بشو أبخشي وكو عمري كوري خطاب، بدوانزيني ورو أبخشي وكو عثماني كوري عفان. أما قزي طعندان لنيتي خلق أو إيشي منافقين وكو منافق كان لعصر مدني أوت لا تنفقوا على من عند رسول الله حتى ينفضوا. إن جاء إما أزان ولله خزائن السماوات والأرض. إما عقيدو برباوري أهل إسلام مسلمان وايا هتا أبخشي خلقي هتا قصأك أم هربر دوام بيت. چکەم بۆ دینەکەی ئێمە فێرمانی کردووە بەردەوام بین بەرنەکەی نەدواوە. ئەوەشی کەوەها ئێستا لە کار و پرۆژەی خەیریایە گومانت نەبێ ئەگەر ئەمڕۆ 4 وەرەقە لە موسڵمانێک وەرگێت 2 ڕۆژی تر ئاساری ئەو 4 وەرەقە بەو عایلەوە دیار نەبێ تۆ ئیتیهامەکە بۆی کە پارەکەیت خواردووە. بۆیە لێرە بۆمان دەرەکەوێ قەزەی خێر بە سڕ و بەنهێنی لە قورئانە هەرچی واریدە. ئەو کەسەی لە نیەتی خۆی ئەترسێ کە دەوڵەمەندە ئەتوانێ خێرەکەی بشارێتەوە. بەڵام کە کاتێ من مەبلغی پارەی زۆرم داوەتە دەستگایەکی خێرخوازی کە ئەمینە تەسویری ماڵەکە ئەکا یاخود دەموچاوی فەقیرەکە پیشانەدا، فەقیرەکە خۆی خواسی لەسەر بووە. بەڵام کۆمەڵی خەڵک لێرە و لەوێ کە پێشینەیان نەبووە لە بەخشین و چاکەکردن لە دەستگیرۆی فەقیر و هەژاران، ئەمیش ئەشێ هەردەست بێ ڕسمی دوو مناڵ دوو کەس ئەگرن و سێڵفیەکی لەگەڵا ئەگرن بۆ ئەوەی تەعەن بدرێ لە هەموو ئەهلە خێر و خەڵکە چاکەکە. بۆیە ئینشاءڵڵا ئومێد دەکەم ئەوانەی کە ساڵانێک ئەمە ئیشیانە و خێر و خۆشیان بۆ ملەتی مسلمانی کوردوی سووەبەوە سەر نابنەوە ئینشاءڵڵا. گومان لەوەدا نییە طبعاً لەو بەشەی کە لە شەریعەتا هەیە خوای پەروەردگار حیسەیەکیشی داناوە بۆ ئەو کەسانی کە کاری خێرخوازیەکەن والعاملین عەلەیها. کابرایەک ژیانی خۆی تەرخان کردووە لە پرۆژەیەکی خەیریە ئیشەکە، بە نمونە خۆی مامۆسای زانکۆیە وازی لەو ئیشە هێناوە، هاتووە وەکیلی بینی دەوڵەمەندەکان و فەقیرەکانە.
ئەم پیاوە نەک تووشی ڕیای نابێ بەڵکو لە شەریعەتی غەڕای ئیسلامی پیرۆزە مانگانەیەکی بۆ بڕیوەتەوە بۆ ئەوەی بژێوی ژیانی لەسەر ئەوە بێ ئەوەی کەوەها ئەوترێ لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە هیچی سەرچاوە لە عەقڵ و لە حیکمەت و لە دینەوە نابینێت کەسێک کە ئیشی پرۆژەی خێرخوازیە فەلیەئکل بالمەعروف ئەتوانێ بە ئەندازەی ئەوەی کە خۆی و ماڵ و مناڵەکەی پێ ئیسفادە بکا وەکو لە ژیانی ڕۆژانیان هەروەکو فەقیرێک ئەتوانی ئیسفادە بکە ئێمە لە دەواوینی ئیمامی عومەر کە کاتێک خەڵکی تەعین ئەکرد لەسەر بەیت المال ماڵی بۆیان ئەبڕیەوە بۆ ئەوەی تەماح نەکەنە سەدەقە و زەکاتەکە فەچ جای کەسێکی موسڵمان نوێنەری دەوڵەمەندێکە لە بانگەوازێکی گشتیە بانگ ئەکەن کە خانوو بۆ فەقیرێک ئەکرێ ماڵێک بۆ هەژارێ پێکەوە ئەنرێ یاخود دەستە جەمعیەکی خێری و تێرکردنی موسڵمانان هەیە ئەم پیاوە بۆ تووشی ڕیابێ ئەم پیاوە ئیشەکەی ئەوەیە جا ئێمە پێوەەر لە لای ئێمە ئینەمە الأعمال بالنیات خەڵک هەبوو لە ناو مەدینە ڕۆژانە محەممەد المستەفای ئەبینی صلی الله عليه وسلم ئیسفادەشی لێ نەکرد ئەگەر ئێمە بین بڵێن ئەو خەڵکەی کە لەو سەردەمە بووە مادام پێغەمەری بینیوە عليه الصلاة والسلام ئەم کەسە ئەبێ بچێتە بەهەشت هەڵەیە ئەشێ لە ناو پرۆژە خێرخوازیەکانە خەڵکی خراپە بێ خەڵکێکە بێنیەتی باش نەبێ بەڵام عموما ئێمە سەیری زەواهری شتەکانەکەین وەکو ئیمامی عومەر ئەفەرمێ کەسێکە لە کار و پرۆژەی خەیریایە لە خەیر زیاتری بۆ کۆمەڵگەی کوردی موسڵمان نەبووە ئێمەش هەر ئەوەی لێ چاوەڕێ ئەەکەین والله یەتەوەلە السەرائر ئێمە هەمومان قسە ئەەکەین هەمومان بەڕواڵەت وەکو موسڵمان دەرەکەوین هەمومان لە قسەی خەیرا بەشدارین ئایا خوای پەروەردگار کامەی وەرئەگرێ إن الله طيب لا يقبل إلا طيبا ئێمەش تەداخولی نیەتی خەڵک ناکەین گومانیشم لەوە نییە هەر کەسێک لە کار و پرۆژەی خەیریا بێ ئەگەر ئیمان و عەقیدە و بیر و باوەڕ فێر بوو بێ قسەی خەڵکی هیچ ئیسفادەیەکی نییە بۆی نەدەفعی ئەکا و نەسەردی ئەکاتەوە ومێ دەکەم ئەو برایانشی کە لە کار و پرۆژەی خەیریان سەیری نیەتی خۆیان بکەن إنما الأعمال بالنيات هەروەکو لە مەدینە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله دووشت زۆر پێوەرە لێرە من بیری خۆمی ئەخەمە وەکو بانخواز وەکو ئەوانشی کە لە کاری خەیریان ئەوەی کەوەها بۆ خوا و پێغەمبەر هیجرەتی کرد بۆ مەدینە خوای گەورە لێی قبول کرد و لێی خۆش بوو و پلەی بەرزەوە کرد و ئەوەشی بۆ دنیا هیجرەتی کرد یاخود بۆ ئافرەتێک مارەی کرد و چەند ساڵێک لە ناو مەدینە ژیا و خانوویەکی کڕی و ماڵێکی دروست کرد و ژنەکە و ماڵەکە کۆتایی هات والله خەیر و ئەبقا خوای گەورە ئەمێنێتەوە ومێ دەکەم ئەو برانە لە کار و پرۆژەی خەیریان بە هیچ شێوازێ قسەی خەڵکی لابەلا و ئەوانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان قسە ئەکەن سەر نەبنەوە چکەم ژیان لەوە کورترە هەلەکانیش زۆر لەوە کەمترە ئێمە بین خۆمان بە ئاڵچێینە ئەو خەڵکانی کە خەریکی دەسوپای خەڵکن موسڵمان سەرە و ئەبێ سەیری شتە گەورەکان بکە سەیری مەعالی ئومور بکە ئەوانەی کە لە شتە بەرزەکان سەیر ئەکەن داواکەم لە خوای پەروەردگار سەباتیان پێ بەخشێەوە پەشیمان نەبنەوە و بۆ چرکەیەکیش معاملەکەیان کە لەگەڵ خوای پەروەردگارە پاشگەزیان نەکاتەوە لە هیچ کارێکی خەیری گومان لەوەدا نییە لە سەردەمی مەدینە ئەوانەی کە ئاوا خێریان بە ئاشکرا کرد بەری هێرش و شتی گەورەی منافقەکان نەکەوتنەوە بەڵام ئێمە مەسەلەی زیندومان لایە پێغەمبەر عليه الصلاة والسلام بانگەوازەکە ئەفەرمێ کێ ئەم بیرە ئەکڕێ وەکو خەڵکی لێی بخوا خوای پەروەردگار لێی خۆشە بێ معلومی جەنابتانە ئیمامی عوسمان ئەڕوان نیوەی لە کابرایەکی جوولەکە ئەکڕێ بە سیاسەتێکی شەرعی دوایی هەمووی ئەکڕێتەوە ئەی کاتە خێر بۆ مسلمانان و بە ئاشکرایش کردی لە غەزوەی عوسرەیە ئەو ڕۆژەی کەوەها زۆر مسلمانان سەغڵەتیان بوو ئیمامی عوسمان جێیشێک ئامادە ئەکا ئیمامی عومەر ئەفەرمێ لەو ڕۆژەیە ئەگەر ئێستا فریان نەکەم لە ئەبوبەکر نەبەمەوە تا قیامەت لێی نابەمەوە ئەڕوان نیوەی ماڵەکەی ئەهێنێ ئیمامی ئەبوبەکر ئەڕوا هەمووی ئەهێنی ئێمە هەموو شتی متەواترەوە کە گەیشتووە بە ئێمە بە ئاشکرا خێریان کردو و منافەسەشیان کردووە لە کاتێکیش کە شەودا ئەهات هەمویان وەکو دارێک ئەچەسپان لە زەویە شەو نوێژیان ئەکرد عیبادەتیان ئەکرد غەزا و جەنگ و جیهادیان ئەکرد هەموو ماڵەکەیان ئەبەخشی نمونەیەکیشت ئەدەمی ئەلم چەند ڕۆژە لە ژیانی ئیمامی عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر بەرچاوم کەوت سوبحان الله ئەم پیاوە معاوی کوڕی ئەبوو سوفیان ڕەزای خوای لێبێ 4000 دیناری بۆ ئەنێرێت لە شامەوە پیاوێکی تر خۆتان ئاسایی 4000 دیناری تری پێ ئەدا ئەڵێ مودەیەکە لە لامە بە هەدێ حەزم کردووە بدەمێ پیاوێکی تر 2000 درهەمی تری بۆ ئەهێنێ یعنی عەدەدی باڵەنسی عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر ئەگاتە 10000 دینار لە یەک شەوێکە ئەو شەوە تەڵەبەکانی کامی فەقیر و مستحق و ماڵ و مناڵیان هەیە هەمووی ئەبەخشێ بەیانی ئەڕوا
پەرژینی قایم بێ لە ڕووی بینەران کاوجۆی وشترەکەی ئەکڕێ بە قەرز کابرای دوکاندار ئەزانێت دوێنە شەو 10,000 درهەمی بۆ هاتووە ئەڕوا بە پەلە ئەگەڕێ ئەچێ بۆ لای ماڵەوەیان ئەڵێ سوێنتانە دەم بەخوا دوێنە شەو 10,000 دیناری بۆ هاتووە بۆچی ئێستاکە قەرز ئەکا ئەڵێن سوێن بەخوا نەیەش بەیانی بێ هەمووی بەخشەیە خەڵکی مەدینە ئاوا ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية ئێمە سەلەفی ئومە سەحابەیە ئەوەش مێژووی سەحابە بەڕێزەکان ئێمە بەرچاوڕوونین بە پێشینی خۆمان لمثل هذا فليعمل العاملون ئێمە ئیش و کار و کردەوەی خۆمان ئەکەین ئەوانەشی کەوەها دەستیان ناوەتە ناقڕی خەڵک و ماڵی خەڵکی ئەخۆن عەجەبەن من ئەمە ئێستا حەزەکەم لێرە بیڵێم لە کۆمەڵگەیەکی عێراقا و کە کوردستانیش ملحەقە بە ئەوە دزی بە ئاشکرا ئەکرێ خێر مەمنوعە بە ئاشکرا بکرێ دەستی دز درێژە نابڕێ دەستی خێرخوازان ئەبڕێت کەسێکەوەها وەسیتە پارەی خۆی نییە لە دەوڵەمەندێکی وەرگردووە ئەیگەێنێتە فەقیرەکە و پیشانێدا ئەڵێ کاکی دەوڵەمەند ببینە پارەکەت لە جێی خۆیەتی ئەڵێن ئەمە بۆ ڕیا و سومعەتی ئەکا بۆیە داوا ئەکەم لە خوای پەروەردگار ئەوانەی ئەهلی خەیرن هیچ کاتی ئەم شتانە سەردیان نەکاتەوە ئەوەشی کەوەها بۆ خوا ئێمەی خۆش ئەوێ بۆ خوا بانخوازانی خۆش ئەوێ ئێمە بە ئاشکرا ڕوونی ئەکەینەوە هەر کەسێک پارەشی خواردووە ئەیهێنی ئەیداتەوە ڕەشوڕوود هەردوو ئای خێری بۆکەین خوا هیدایەتیدا هەر کەسێکیش لە ماڵەکەی خۆی کە دەفتەرێک دوو وەرەقە و نیوە بەو ڕەزالەتە پەیای ئەکا ئەی بەخشێ یاخود یەکێک ئەکاتە وەکیلی خۆی نە ئەوانە سەرد بنەوە کە ئەبەخشن و وەکیلیان هەیە و نە ئەوانش وابزانن ڕیابازن کە لە کامیرەکانەوە دەرئەکەون تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو شەبەکەیەک وایە لە ژیانی واقعی خەڵکیە هیچ تێر ناکە لا تسمن ولا تغني من جوع هزار لایکی فەیسبوک لای ئەختیارێک لە چەمچەماڵ و لە کەلار و لە ڕانیە قیمەتێکی نییە هزار توییتی تویتەر لە لای پیرێژنێکی مەدینە شۆڕشی ئەنفالەکان هیچ ئەرزشێکی نییە ئەوەی کە ئەکرێ من داوا ئەکەم ئەڵێم خۆزگا ئەوەی کەوەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هێرشی ئەلکترۆنی و پەیجی دەستکرد دروست ئەکەن و تەمویلی ئەکەن بە پارە و قوتی خەڵک بۆ ئەوەی خەڵکی سەردبێتەوە لە خێر ساحەکان دیارن ساحی ئەهلی ئیسلام لە مەکەوە دەست پێ ئەکا فەک و ڕەقەبە هەتا سەحابە هەبوو هەتا 1000 ڕەقەبەی ئازاد کردووە 1000 ڕەقەبە حساب کە 1000 کۆیلەی ئازاد کردووە دینی ئێمە لە مەکەوە پێمان ئەڵێ فەک و ڕەقەبە هەتی و تێر بکەن نەبێنەواکان تێر بکەن هەتا عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر هەر ڕۆژێک خواردنی خۆشی بکردا ئەچوو فەقیرەکانی ئەهاوت باوە بۆ دۆستەکانت بانگ ناکەی ئەویت کوڕم عەجەبەن ئەوانەی کەوا تێرن حەزەکەن دەعوەتمان بێ و ئەوانەی کە لەزەت لە خواردنی چەورەکەن پێتان ناخۆشە بێ ئەوان ئاوا ئێمەیان پەروەردە کردووە ساحەی ئەهلی ئیسلام دیارە و ساحەی ئەهلی کوفر و نیفاقیش دیارە لمثل هذا فليعمل العاملون ڕۆژێکیش دێ يوم يقوم الناس لرب العالمين ئێمە من و تۆ ئەوانەشی ئەمان بینن لای خوازن و ئەکرێنەوە لەوێ خوای پەروەردگار لە نیەتەکان ئەپرسێتەوە داوا ئەکەم لە خوای پەروەردگار هەر موسڵمانێک لە ئەهلی خێری کردووە پەشیمان نەبێتەوە چونکە ماڵەکەی پارەکەی سەیارەکەی کۆمپانیاکەی هی خۆی نییە لە چرکە ساتێکە وەکو دەوڵەمەنەکان لە دەستی ئەدەن هەر وەکو ئێستاکە دنیای غەربی کۆرۆنا پێمانی نیشاندا نە ئەوروپا بەهەشتە و نە ئەمریکا و سینیش خوای سەرزەوین یەک خوایەکەیە ئەویش ئەڵڵایە جەلە جەلالوه یەک خوایەکەیە کە ئوموری عەبدەکانی بەدەسە داواکەم لە خوای پەروەردگار ئەم ئەزمەی کۆرۆنایە ببێتە ئەزمەی فێربوونی عەقڵ کەوەها ببێتە ئەوەی دامەزراومان بکە ئەهلی خەیر ڕێگەکەی جوانتر ببینێ و ببێتە هیدایەتیش بۆ ئەهلی خراپە ئەگەریش هیدایەت وەرنەگرن خوای پەروەردگارە فەرمێ ئینەکە لا تهدی من ئەحببت ولكن الله يهدي من يشاء خوای گەورە خۆی هیدایەتی بەندەکان ئەدا داواکەم لە خوای پەروەردگار هەر هەنگاوێکتان بەخێر بۆ بنووسێ و کە ئێمەتان بەسەر کردەوە ئەداتی خێر و چاکە بین بۆ موسڵمانان